خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا گەرمترین باسی ڕۆژەوەیەکایە دۆخی عێراق بەرەوکوێ هەنگاوەنێت، بە تایبەتی لە دوای گۆڕینی ئیدارەی ئەمریکا لە ترامپەوە بۆ بایدن. لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک گۆڕانکاری لە ناکاو لە بەغدا هاتنە کایەوە. ئایا ئەم گۆڕانکاریانە یاخود ئەم گرژی و ئاڵۆزیانە دەبن بە گرژی و ئاڵۆزی جددی و بەغدا و دۆخی عێراق دەکەوێتە دۆخێکی نائارام و هەستیارەوە؟ وەکو ئەڵێن ململانەی زلهێزەکان لەسەر خاکی عێراق یەکلا کرێتەوە. ئەوترێ کە بەغدا مەبەستی نییە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێبکەوێت. بە دیوێکی تریشە هەندێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە هەرێم مەبەستی نییە لەگەڵ بەغدا ڕێکەوێت. هەرێم و بەغدا چۆنچۆنی ڕێکەون. گرژی و ئاڵۆزیەکانی بەغدا تا چەند کاریگەریان لەسەر هەرێمی کوردستانە بێت. ئایندەی عێراق و ئایندەی کورد لە عێراقدا بەرەوکوێ هەنگاوەنێت، بە تایبەتی کە ئێستا نزیکە بینەوە لەو وادەیەی بۆ هەڵبژاردننی پێشوەخت دیاری کراوە. هەمووانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان. ئاڵەخان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. زوو ماندووتەکەین بۆ بورە سپاس دەکەم. بەڵام بەڕێزت ورد ئاگاداری گۆڕانکاریەکانیت گرنگە بۆ بینەر بەڕێزت قسە بکەیت. ئاڵەخان لەوەوە دەست پێ بکەین قسەیەکەی بەڕێستان هەم ئاگات لە دۆخی حکوومەتی عێراقی و بەغدایە و هەم لە نزیکەوە ئاگات لە ینی شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ئەوترێت بەغدانیەتی نییە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوێت لە ڕووی سیاسی و تەنانەت لە ڕووی داراییشەوە و دیوێکی تریشی ئەوترێت هەرێم مەبەستی نییە لەگەڵ بەغدا ڕێکەوێت. چەندە ڕێککەوتنێکی ڕێککەوتنی کراوە لەسەر پرۆژە یاسای بودجە. زۆر سپاس کاکزانە، ساڵی تازت پیرۆز بێ لە هەموو بینەرانی کورساتی خۆشەویست لە خەڵکی کوردستان بە هیوای ئەم ساڵێکی باشتر ئاسوودەتر بێ بۆ هەموو لایەک لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی تەندروستی و لە ڕووی ئارامی و لە ڕووی گوزەرانی خەڵکەوە. پرسیارەکەی جەنابەت ئایا بەغدا ناوێت لەگەڵ هەرێم ڕێکەوە یا هەرێم نایەوێ؟ قسە زۆر لەسەر ئەم مۆزوع ئاکری. ئەگەر لە ئاخیر مووقیفەوە دەست پێ بکەین کە ئەو شاندە بوو هات بۆ بەغدا و بەڵێ من ینی لە نزیکەوە ئاگاداریان بۆم ڕەنگە لە هەندێک کۆبوونەوە یان لە هەندێک کۆبنەوەی تایبەت کە بۆم ڕێخست بوون، بە تایبەتی ئەو کۆبوونەوەی کەم پێمایەکی لە کۆبنەوە گرنگەکان بوو کە جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت هات بۆ ناو پەرلەمانی عێراق. نی بۆ یەکەم جار بوو کە دایمە کێشە لە بینی بەغدا و هەرێم هەیە، بە تایبەتی لەسەر بووجە و موچە و ئەو قسانە یەکرێ لەسەر نەوت و هەناردەکردنی نەوت و یەکەم جارە هەر ئەوەش یەکەم جارە ینی بەرپرسێکی باڵا بێ لە پەرلەمانی عێراق لە بەرامبەر سەرۆکی فراکسیۆنەکان، لە بەرامبەر ینی خەڵکی جیاوازی هەموو کوت لە سیاسیەکان قسەکانی خۆی بخاتە ڕووە گوێ لەوانیش بگرێ. حتمما ئەمە بۆ خۆی ینی نزیکبوونەوەیک بووە لای عێراقیەکان و لای پەرلەمان بە نقطەیەکی ئیجابی باس کراوە. من پێم وایە تەسیری زۆری هەبوو. بەڵام ئەگەر باسی ئەوە بکەین ئەوان هاتبوون بۆ جێبەجێکردنی یاسای کورتێنانی بووجە، ئەو یاسایان قەرزەکە کە بەشی هەرێم وەرگین و وەرگیرێ و بۆ موچەی هەرێمی کوردستان. دیارێمە پێشە لە بەرنامەکەت و لێرە و لە بەغداوەس قسەمان کرد کە جەوێکی وا لە ناو پەرلەمان دروست بوو نەتیجەی کۆمەڵی هۆکار. هەندێکیان بەغدایە، ڕەوشی سیاسی بەغایە، ڕەوشی اقتصادی بەغایە، ئەو مزاهراتانەیە دیعایی پێشوەختی هەڵبژاردنە و بەشێکیشیان عێلاقی بە هەرێمی کوردستانە هەیە. ئەو ناشەفافەتی لە داهاتە، ئەو ینی کەم تەرخەمی ئەوان لە ماوەی ڕابردوو هەیان بۆ لە بەرامبەر مەسلەی موچە و بووجە و تەسلیمی داهات و جێبەجێکردنی یاسای بووجە و بە تایبەتی دیش ڕاددەستکردنی نەوت یا ئەوەی پێوتری ئەقیامی نەوت. ئەمە هەمووی کەڵەکە بوو جگە لەوەی هەندێک کێشەی سیاسی تایبەت ئەوەی پێڵێن بە شەخسەنەکردنی سیاست. هەندێک سەرکردایەتی کورد هەندێک تەسریحاتیان تەسیر لە هەندێک سەرکردایەتی و قیاداتی عێراقە کە ئەم تەسریحانە بە نەتیجە لە مەسلحەتی خەڵکو لە مەسلحەتی و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە. ئەمە هەمووی وای کرد ئەو یاسایە بەڵێ قەرارێک هەبوو بە ئیجماع کە هەرێمی کوردستان
پابند نابێ مماتەڵە ئەکا نەوت ڕادەست ناکە ئەقیامی نەوت ڕادەست ناکە قەراررابوو لەم بەشە هیچی نەدرێتەوە بەشێکیانەوەی باسمان کرد کە هەر کازمی خۆشی لە ژێر فشاری پەرلەمانتاران و کوتلە سیاسیەکانەوە بینیمان لە ماوەی ڕابردوو چۆن لە ژێر فشارا بوو. بەڵام بینە سەر موازنە من لێرە مەوێ شتێک بڵێم بداخەوە پەیوەندی هەرێم و بەغدا لە کاتی تشکیلی حکوومەت گەرمترین پەیوەندیە. حزبەکان لە بەغدان سەرکردە باڵاکان خۆیان لە بەغدان شەڕە لەسەر پۆست و جێگاکان و وەزارەتەکان و پۆستە باڵاکان و ئەمانە. بەڵام کە ئەگاتە مەسلەی بوجە و مەسلەی قوتی خەڵک نابینیت ئەو حەماسەتە هەبێت یان ئەو جدیەتە هەبێت لە هەندێک قیاداتەوەکو بۆ پۆستە باڵاکان هەوڵەدەن. ئەمە خۆی لە خۆیان مشکلەیە. خاڵی دووەم معقولە پەیوەندی بەغدا و هەرێم بە کۆمەڵی خاڵە کۆمەڵی مادەی دەستورە کۆمەڵی شتی تری گرنگە کە ئێمە هەموو جارێ لە هەڵمەتی هەڵبژارنەکان ئەیکەینە بەرنامەی ئینتیخابی دوایی وامان لێ دێت پەیوەندیەکە لە تەنها موچەیە چڕەکەینەوە ئەمە بۆ خۆی خەلەلە. یعنی ئەگەڕێمەوە ئەو شاندە یەکێ لە ئیجابیاتیان ئەوە بوو کە ئێمە دائیمە نەقدی هەرێمیانەگرەیانوت شاند بەیانی دێن بە تەیارەیەک ئێوارە ئەگەڕێنەوە یا دوو ڕۆژ ڕئیس وزەرا ئەبینن یا دوو وەزیرە بین و ئەگەڕێنەوە. ینی ئەم جارە شاندەکە وجنابی کاقوبات خۆی تهدیدن 2 هەفتە لە بەغامایەوە هەموو لایەنە حکومی پەرلەمانتاریەکان و کوتلە سیاسیەکانی بینی دەبێ بەردەوام ئەم پەیوەندیانە هەبێ بۆی ئەوەندە بەتاڵی و قوڵایی دروست نەبێت کە دواتر نەتوانرێت بە ئاسانی پڕ ببێتەوە. ئێستا تێگەیشتنێکی دروست کردووە لای هێزە سیاسیەکان لای کوتلە پەرلەمانیەکانی بەغداد؟ من ئەتوانم پێت بڵێم ئەو سەردانە تەسیری خۆی هەبوو بەڵام وەکو پێمەتی ئەو یاسایە تەواو بوو چکە و یاسایە لە گەڵ کۆتایی ساڵ کۆتایی هات بەڵام ئیتیفاقی کراوە لە بینی هەردوو حکوومەت لەسەر یاسای بودجەی 2021 گرنگە هەوڵ بدەین ئەو فەقەرانە ئەو مادانەی ئەو یاسایە کە تایبەتە بە هەرێم بڕوات لە پەرلەمان و هەوڵی جددی بدەین هەموو لایەکمان چونکەوە لە بەرژەوەندی خەڵکە بەڵام دەبێ هەردوو لاش ئیلتیزامی پێوە بکەن چکە هەر لەو مادەیە هاتووە هەر لایەک ئیلتیزام نەکا لایەکەی تریش ئیلتیزاماتی خۆی ئەبڕێ واتە ئەم جارش کە دیسانەوە باس لە 250,000 بەرمیل نەوتی هەرێم کراوە بۆ ئاگاداریتان ئەم سارە باس لەواکەن 250,000 بەرمیل نەوتی هەرێم بەغدا بیفرۆشێ یعنی کاڵین بەغدا شەریکەی سۆمۆ بیفرۆشێ نەک ئەوەی هەرێم بیفرۆشێ و ینی قیمەتەکەی کە ینی بە کۆیەکەی پێڵێن ئەقیامی نەوتەکە تەسلیمی بەغا بکە لە بەرامبەر بوجەوەرگرن نا 250,000 بەرمیل نەوتی هەرێم بەژێر چاودێری سۆمۆوەکو چۆن نەوتی بەسرا و شوێنەکانی تر ئەفرۆشێ 250 هەرێم سۆمۆ بیفرۆشیە خۆی لە داهاتەکەی چەندی دەسەکەوێت ینی بە پێی ئەو تەخمینەی کە لە موازنە کراوە موچە و بوجەی هەرێمی کوردستان بێت جگەل لە طبعا داهاتە سنووریەکان و شتی تر بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم ملتەزم نەبوو ئەوە بەغداش ئەو بەشە ئەبڕێ جا بۆیە زۆر گرنگە ئەگەر بتوانرێ ئەو فقەرەیە ئەو مادانە هەوڵ بدرێت لە پەرلەمان و لە ناو کۆبوونەوەی پەرلەمانە یەکلایی بەعنی بەگشتی و بەگشتگیری تێبپەڕێندرێت. ئێستا قەرارە هەفتەی داهاتوو کە پرۆژە یاساکە بڕواتە لیژنەی مالی و دوایی تەتەڵەکردن و شیکردنەوەی اینجا جارێکی تر بخرێتە بەردەمی ئەنجومەن ئەوەی ئەو فەقەڕێکە ئێستا حکوومەتی هەرێم بەڕێکەوتنێکی باشی ئەزانێت لەگەڵ حکوومەتی بەغداوە خودی سەرۆکی شاندەکەش بەڕێز قوبات تاڵبانی ئەڵێ ئێمە ئامادەین 250,000 بەرمیل نەوتەکە ڕادەست بکەین ئەمە ئاسانتی ئەپەڕێت یان هێشتا ئەویش لە ژێر مەترسیایەکە لەناو ئەنجومەنی نوێنەران و لە چوارچەوەی پرۆژە یاسای بودجەیە دەستکاری بکرێت. ئەگەر بگەڕێنەوە جایەتر بۆ یاسای کورتێنانی بوجە یان عەجزی مالی با بڵێن نەک بوجای عەجزی مالی ئێمە کە یاساکە تێپەڕی نامێ بگەڕێمەوە ئێمە هەندێکمان لەگەڵەوە بووین کە ئێمە کێشە بۆ یاسایی دروست نەکەین با بڕوە ئەو فەقەرە مادە حەوتەی کە تایە بوو خراپ نەبوو بێدەنگیمان لێ بکردایە نەمان کردایە بە مزایداتی سیاسی و قەومی ئەو قانونە بڕۆشتایە سەرۆک وەزیران ئەیتوانی بەشی کوردستان بدا و بە بێدەنگی بەڵام ئێمە خۆمان لەنا دروستی ئیدارەدانی مفاوەزاتمان یعنی هەندێک ئەوانەی کە ئیداری ئەو مفاوەزاتیانە کرد لە فراکسیۆنەکان لە شەوەکەوە بە تەلەفۆن و ئەمەڵێ نابێ و فلان کەس لەوێەوە لە فلان شوێنەوە ئەڵێ نەمەیکەن ئەمە غەڵەت بوو و لە بەرامبەریش ئەو خیتابانی دوای ئەوە دەرچوو کە ئەمە خەنجەرە لە کوردراوە و شیعە و سونە دژمانن زۆر خراپ بوو بۆ چکە هەر دوای ئەوە هەر خۆی هەرێمی کوردستان وەفدی نارد بۆ بەغاوتی وەڵای من هاتووم ئەم یاسایە جێبەجێ بکەم ئەمە شکستە لە ئیدارەی دانوستان
بۆیە ئەبێ ئەمانە دەرس بێ بۆ بوجە لە بوجەیە ئێمە ئێستا وتومانە ینی بە جیاوازی وتومانە ئێمە ئەو یعنی بۆ ئەفوم کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێت من ملتەزمە بم بەوەی لە مادەی 11 تایبەت بە بەشی هەرێم لە یاسای بوجە هاتووە زۆر باشە احتیمالە کەش و هەوایەکی خراپ دروست بێت لەگەڵ بۆ ئەمەش تەنها شت کە احتیمالە ڕوبەڕوومان بێتەوە ڕەنگە باس لەوە بکەن بۆچی تەنها 250,000 بەرمیل لە کاتێکە بەپی ئەو ڕقم و ئیحسائیانەی پەرلەمانتارانی تر عەرەب شیعە سوننا لە وەزارەتی دارایی و دەستگاکانی تری عێراقی وەرەگرن زۆرترە ینی لە هینی نەوەم زیاتر ئەفرۆشێت بەڵێ زیاتر ئەفرۆشی ئەڵێن بۆچی تەنها 250کە ینی ئەوە هەیە لەوانەیە ڕازینە بن کەمە ئەو 250 زیاد بکرێیان فەقەڕەی تری بخرێتە ناو بەڵام بە هەر حاڵ لەبەرەوەی هەرێم لە بیدایەتە وەکو قانونەکە نەیوت خراپە و خەنجەرە و نازانم چیە و ئەم شتانە ئەڵێ باشە و من لەگەڵیم دەبێت ینی هەوڵ بدرێت کە ئەو فەقەرەی بەو شێوەیە چی کاری ئەندامانی ئەنجومەی نوێنەران ئاسانەکات بۆی نیەتی پاچی زیاتری هەرێم دەرکەوێت بۆ هێزە سیاسەکانی پشتی فراکسیۆنەکانی ناو ئەنجومەنی نوێنەران وەڵی هەرەوەیە ئەبێت هەرێم پابند بێ بەمەوە چکە ئێمە لە 2020 بوجەمان نەبوو بە پێ قانونی ئیداری مالی 1/12 تەخمینی بوجە ئەدرا بە هەرێم ئەو 320 ملیارەی کە چەند وەجبەیەکی وەرگرتووە بەڵام لە 2019 بوجە هەبوو ئەو کات دیسان ڕێکەوتنێک لە بینی بەغدا و هەرێم کرا و پەرلەمانتارانی کورد دیفاعیان لەو بوجەیە کرد و هەموو پەرلەمانتاری عێراق پشتیوان بوون بۆ ئەم بوجەیە ینی بەوەی بە سەراحەت قسە بکەین و ئەو بوجەیە بە شێوەیەک ڕۆیشت کە لە بەرژەوەندی هەرێم بوو و هەرێم ڕازی بوو وەکو حکوومەت و ئەو شیعە و سوننەی کە لە پەرلەمان کە دواتر لە قانونی عەجزی مالی دژمان بوو بەڵام لە 2019 لەگەڵمان بوون بەڵام کێشە لەکوێ دروست بوو کە بێ متمانەی دروست کرد هەرێمی کوردستان پابند نەبوو ئێستا پێویست بەوە ئەوسا باسی عینی کەمتر لە 250,000 بەرمیل نەوت نەبێت کەمتر نەبێت تەسلیمی کاوە ئەو کاتە باسی ئەقیامی نەوتەکە بوو هەرێم تەسلیمی نەکردووە بۆیە ئێمە کاتێک ئەچینەوە دوای ئەوە مفاوەزاتمانەکرد یا داوامانەکریاوت ئێمە سیقە و متمانەمان بە حکوومەتی هەرێم نەماوە لەبەروی لە یاسای 2019 بووجا هەر ئێمە هەمومان دەنگماندا پێتان بەڵام هەرێم ئیلتیزامی نەکرد چی زەمانەکان جا ئەمە جوابی پرسیارەکەی جەنابتە بەغدا زەمانی ئەوێت لە هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکانیش کە هەرێم ئەم جارە پابند بێ دەبێ هەرێم حسن نیەت بنوێنێت حسنی نیەتەکە بۆی ئەوەی لە ینی بۆی جوابت بدەمەوە پێش پرۆژە یاساکە بڕوە ئێستاوە مانگی یەکە تا یاساکە لە کۆتایی 21 ڕوە با حکوومەتی هەرێم مانگێک فعلەن ڕێگە بدا با سۆمۆ بێت 250,000 بەرمیلی نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ ئەمە متمانە دروستەکە و ئەمە ئیشی تێپەڕاندنی بوجەش ئاسانەکات ئاسانیەکە بەتەکید جگەلەوە مەسەلەن ئەمە پێشنیازێکی تازەیە مەسەلەن من جوێم بەجگە لە داهاتی سنووریەکان ینی با ڕێگە بدرێ ئەو تەنسیقەی بڕیار درراوە بکرێت لەسەر 150 داهاتە سنووریەکان با دەست پێ بک با حکوومەتی هەرێم پاش تەواوبوونی عوتڵەی سەری ساڵ خۆی بێت و داوا بکات بڵێ بێ داوا بکات با بڵێ با بەغدا بێت من ئامادەم لە ئیمڕۆوە لە ساڵی نوێوە لە مانگی یەکەوە با حکوومەتی بەغدا بێت سۆمۆ بێ 250,000 بەرمیلەکە و ئەوانە ئەگەر ئەم حسنیەتە پیشان دەی دڵنیا بە ینی خۆوانیش ئەوە نین بەو دەرەجێ هەر دژی ئێمە بن و دژی موچەی خەڵک بن و دژی بووجە چەند گرنگە بۆی ئەو تێپەڕەشاندێکی سیاسی بێت و ئەوانیش زیاتر تەکید بکەنەوە لەوەی کە پابەندە بن و التیزامەکەن و بە پرۆژە یاساکە و دوای کە بێ بە یاسا بۆ چوونی خۆم ینی شان دێت وەفدی تر دێت ئۆکەی مشکلەیەک نییان با بێت بەڵام باوەڕکە تەجروبەی شخصی و ئەوەی کە لە ماوەی ڕابردوو بینی ومانە تایبەتی لەم 2 ساڵەی ئەخیر پێویستەکە هەرێمی کوردستان ئیلتیزام بکات تەنها ئەوە زەمانەدا تەنها زەمان بۆ ئەوەی بەغداش موچەی خۆت بە بێدەنگی و بەبێ کێشە و بەشە بووجەکەت بنێرێ نەک هەر موچە باشە و موچەی پێشمەرگەشە و تەنمیەی ئەقالیمە و کۆمەڵێ ینی بابی ترە بە تاوەتی بینێرێ هەرێمی کوردستان ئیلتیزامکە بەوەی کە لەسەرەتی لە ناو بووجەکە زۆر باشە ئاڵاخان ینی قسەیەکی ئەڵێن بەغدا ئەم 12.67 وا داناوە ئەزانێ هەرێمی کوردستانە وای داناوە کە هەرێمی کوردستان پابند نەبێ هەرچەندە کە سەرۆکیشان دەکەێت ئەکی دەکەمەوە کەوتێتی پابند دەبین پابند نەبێ و بیخاتە زمنی پڕکردنەوەی ئەو کورتێنانی خۆیان هەیەیان ینی داناوە کە هەرێم پابند نابێت لە حاڵەتێکی لەم جۆرەیە هیچ بڕەپارێک ئەگەر 250,000 بەرمیل نەوت نەنێردێت
بەپێی ئەو پرۆژە یاسا کە دوای ئەبێ بە یاسا هیچ بڕەپارێک ئەتوانرێ بۆ هەرێم بنێرێ؟ ئەتیما دەکاتە سەر ئەوەی مادەکانی ئەو قانونی موازنەیە چۆنە ڕوات، چونکە ئەم مەوزوعە قانونە، ئەمە اتفاقی سیاسی نییە. ئەوەی کە لە ساڵی ڕابردوو وەکو باسم کرد، ئەوەی لە ساڵی ڕابردوو ڕۆیشت قانونی موازنە نەبوو. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستانیش مرتاح بوو لەوە لەبەرەوەی قانونێک نەبوو. بڕەپارەیەک بۆ ئەناردرا تا ینی وەزیری مالیە کورد بوو ئەینار، دواتر ئەم وەزیرە دوایی کەوتە ژێر فشار نەیانتوانی بینێرن. بەڵام ئەم جارە بەم شێوەیە ناڕوا کاکزانە، ینی ئەگەر حکوومەتی هەرێم پێی وابێ بابووجە نەڕوا بە ئیتیفاقێکی سیاسی ئەوە زۆر قورسە. ئەمە یەک، ینی هۆکارەکانی ئیستە باسەکەم. خاڵی دووەم قانونەکە ئەتیما دەکات چۆنە ئەوەی جەناب تەیڵێ، ینی قانونەکەڵێ 250,000 بەرمیل نەوت ئەوەنەی داهاتەکان ئەوەندەی ئەگەر حکوومەتی هەرێم ئیلتیزام نەکا، حکوومەتی بەغدا کەوێتە ژێر فشارێکی زۆر گەورەوە لەلایەن پەرلەمانەوە. دووەم یعنی ناتوانێت بڵێن بە خشکەی یا بەدەر لەوە مەبلغێک بنێری. کێشەکە ئەم جارە لە هەموو جارێک قورسترە، دەبێت حکوومەتی هەرێم ئەمە باش بزانێ. خاڵێکی تر هەیە لێرە بێ بیزانین، ئەم فشارەی کە بۆ سەر کوردستانە بەشێکی فشارە بۆ سەر حکوومەتی کازمی خۆی. ئێستا حالیەن ئیستیجواب لێپرسینەوە و دواتر ئەڕوا بۆ سەحبی سیقە لە وەزیری مالیە حازرە، هەموو ڕێگەکانی تەواو کردووە، ماوە بەس ڕۆژەکە دیاری بکرێ وەزیر بێت. جا ئەگەر وەزیرنەیە غیابیان ئیستیجواب بکرێ و غیابیان ئیقالا کرێت. یعنی بێ ئێمە ئەو حیساباتانە بکەین، یعنی ئەگەر ئەم وەزیرە ئیستیجواب کرا و لە مانگەیە، چکە ئێمە ئەم مانگە فەسڵی تەشریعیمان تەمدید کردووە تا 2 مانگێکی قورسە موازنە ئەبێتایە بزانین چی بۆ کورسەوەڕێکی لەو مانگەیە تێپەڕێ لەناو هەموو ئەبێ موازنە بڕوا، چکە موازنە خۆی هەرێم نییە، ئەمە موازنەی عێراقە. ئەگە موازنە لە عێراقا نەڕوا کێشە بۆ هەموو عێراق دروستە بێ، انتخابات تاخیرە بێ، کێشەی سیاسی تر گەورە دروستە بێ، ینی ناکرێ وڵاتە هیچ هێزێکی سیاسی لە بەرژەوەندێتی موازنە نەڕوات مەسەلەن بۆی ئاڵۆزەکە احتیمالە ئەوەش واردە، ئەبێ لەوانەیە هێزی سیاسی هەبێ حەزکا موازنە ڕوا حەزمەکە کێشەی زیاتر بۆ کازمی دروستکە، ینی ڕۆژ بە ڕۆژ ناڕزایی بەرامبەر حکوومەتی کازمی و بەرامبەر خودی خۆی زیادەکە و بەرامبەر چەند وەزیرێک وەکوتم چەند وەزیرێک ڕئیسی هەیئەی اتصالات، ڕئیسی بانقی ناوەندی، ئەمانە هەمووی استیجوابیان حازرە و ڕێوشێنە قانونەکانی تەواو کردواوە. ئەگەر ئێمە هەفتەی داهات و جەلسەکانمان دەست پێ بکاتەوەی تر لە خلالی ئەو 2 هەفتە قەرار وایە ئەمانە بانگ بکرێن و لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. زۆر باشە ئاڵاخان، فەقەری دووەمی ئەوەی کە بەغدا نێوێت یان نێتی یان بزانێت کە هەرێم پابند نەبێت و نێوێت ڕێکەوێت، نیەتێکەیە بۆی قواری هەرێمی کوردستان بچوو بکرێت و یان نەهێڵدرێت، ئەوە زۆر ئەوترێت. مەسەلەن قواری هەرێمی کوردستان بەچی نامێنێت، بەچی لاوازە بێت، بەچی ئەکەوێت ینی پاسێکە بێ بۆ ئەو لایەنانەی کە ئەنێ هەرێمی کوردستان لە قاڵب بدەن. با تەوزیحێک بدەین. قواری هەرێمی کوردستان قوارێکی دەستوریە، چۆن عێراق دەستورێک ڕێکی خستووە. یعنی کی ئەتوانێت ئەمڕۆ قوارەی عێراق کەم کاتەوە، هیچ لایەنێک ناتوانێت. ئەوە تا هەرێمی کوردستان بە هەموو ئەو مەرحەلانەی ئەڕۆین و کێشەمان هەیە ئەگەڕینەوە بۆ زۆر شتتر پابندین. کاکە تۆ سەرۆک کۆمار کووردە، تۆ وەزیری مالیە کووردە، تۆ جێگری سەرۆکی پەرلەمانت کووردە، کۆمەڵی خەڵکت لەوەیە، مەنای تۆ دانت بەم عێراقە داناوە کە تۆ بەشێکی لەم عێراقە فیدرالیە، اینجا کێشە هەیە، شەراکەتەکە مەزبوط نیە، ئەوە هەر ئێمە نین، سونەش گلەی هەیە، شیعە خودی خۆی لەناو خۆیان ئەم گلەییانیان هەیە. ئەمە کێشەیەکە، بەڵام لەگەڵەوەش ئێمە نەمانتوانیوە نە بە قسە نە بە قانونێک نە بە خلافێک لەگەڵ بەغایە قوارەی بە عێراق بڵین ئەمە ئەم قوارەی تر جێبەجێ ناکەین لە هەمان شت. یعنی عێراق ناتوانێت بڵێ هەرێم نییە قوارەکەی بچوو کاتەوە ئەوە بکە. ڕاستە ئێمێرە ئێستا کێشەیەکمان هەیە، ئەوەش ئەو خەلەلەیە کە لە محکەمەی اتحادی هەیە، ینی لە کاتی هەر کێشەیەکی دەستوری و قانونی لە بینی بەغدا و هەرێم کێ فەسڵەکە، کێ قسەکە، کێ قسەی خۆی بێت، دادگای فیدراڵە. ینی ئەم دادگایش ئاوا بمێنێتەوە، ڕەنگە مەسەلەن لە قازانجی هەرێم نەبێت، ڕەنگە بەغدا کێشەی نەبێت محکەمە نەبێت، بۆی نەتوانێت هەرێم تانە بدا لە هەر ئیجرائێک کە بەغدا بەرامبەر بە هەرێمی بکە. بەڵام پرسیارەکەی جەناب ئەزانم، چکە من خۆم ڕۆژانەم پرسیارم ڕوبەڕوو بێت، ینی هەر بۆ پێکەنین ئەڕۆم بۆ شتکڕین، ئەمڕۆ چووم لە دوکانی سەوزەیەک، ئەمڕۆ چووم لە دوکانی شتی تر، شتم کڕیوتیانە ئاڵەخان ئەو مۆزوعە چییە، هەرێم پارچە پارچە ببێت، سلێمانی و هەولێرجیا ببێتەوە. ئەمانە من نەمەوێت شتێک بڵێم، قسەیەک لەسەرەوا کرێ کە ئەگەر
ئەم بوجەیە نەڕوا ئەم یاسای بوجێ و ئەگەر هەرێم پابند نەبێ ئەنجا ئەی ئەگەر بەغدا ئەوەی نەکە ئایا سلێمانی بەجیا و ئەمە هەرێم لە تەکاو ئەمانە هیچ شتیوانە جارێ پێش هەموو شتێ قانونی موازنە قانونە دەستور نییە بۆ ماوەی ساڵێکە یعنی ئەگەر هەر ئیجرائێکی ئاوهاش هەبێت ینی بۆ نمونە بەغدا بڵێ من ڕاستەوخۆ مەعاشە نێرم بۆ سلێمانیان ڕاستەوخۆ مەعاشە نێرم مەعاش بۆ هینیایی نێرم ئەوە مەعاشی ئەمە حسەی سلێمانیە ئەمە کەمکردنەوەی قوارە نییە چکە من نە دەستوری گۆڕیوە و خەریتەمە قانونی موازنە بۆ ساڵێکە لە مانگی یەک بۆ مانگی مانگی دوانزە کۆتایی دێت قانونێکە قانون هەیە لە عێراق کە دەرەچێ قانونە بۆ هەتایە دەستورەوە هەر خۆتان ئاگادارن کەس ناتوانێت نەبی گۆڕێنە تعدیلی بکە ئەمە قانونی موازنە بۆ ساڵێکە لەبەرەوە ئەم ئیشاعانە و ئەم دیعایانەی کە ئەکرێ ئەمە قوارەی هەرێم والیەکەمانە ئەمە بەرنامەی بیرکردنەوەی ڕەنگە هەندێک کەس بیری لەوە کردبێتەوە ئەی چی بکەیتۆ بۆی مەعاشی خەڵک دابین بکەیت خۆ ناکرێتەوە بێدەنگبی باشەگەر ئەمە نەکرا مەسەلەن لانە عەرەبیەکان بە شیعە و سوننەوە پەرلەمانتارەکان توند بوون لەسەرەوەی کە مەسەلەن ئەدگارەکان وان کە لە ئێستا سۆمە نعات ئەو 250,000 بەرمیل لەوتە ڕادستی بکرێتەوە ڕەنگە کۆمەڵێک ڕێکاری پێویست بێ و هیچ شتێک لەو بارەوە ڕوون نییە تا ئێستا و ئێستا خەریکین ئەکەوینە ناو مناقەشاتی بودجەوە باشە پرۆژاسای بودجەوە ئەگەر ئەمە نەکرا ئیتر چ لەلایەن بەغداوە بێ کەم و کورتێکەوە و یاساکە بە کۆمەڵێک گرێ و بربەستەوە تێپەڕێندرێت و هەرێم نەتوانێت پابند بیان هەرێم نەتوانێت پابند بێ ئەو وەختە حەلەکە چییە؟ خەڵک خۆی داوای ژیانەکە ئەم قسانە لە بۆشاییەوە نەکراوە ینی ئێمە خۆمان لە بەغاین لایەنە سیاسیەکانە بینین تا پێش هەفتەیەک دەواممان هەبووە کە ئەو وەفدەش لەوێ بووە ینی تەنانەت کە هەندێک جار بەشداری هەندێ با بڵێن کۆڕ و سیمینارەکەین ئەم مۆزوع عباسەکری ئمە لە سەرزاری قیاداتی بەرز و گەورەی عێراق ئەم قسانە ئەبیستین بۆچی 250,000 بۆ 600 نەبێ بۆ هەموو نەوتەکە نەبێ بەرنمەیەک هەیە من پێم وایە ئەم بەرنمەیە ئەمریکا و وڵاتی تریشی لە پشتەوەیە مۆزوع هەرێمی کوردستان نییە بیانوێت تەرویجی بکەن پێمە بەحساب هەرێم و حکوومەت هەرێم هەمیشە باسیەوەمان کردو ئەمریکا پاڵ پشتمانە بەڵام ئەم بەرنمەیە عێراق بە قەیرانێکی دارایی زۆر قوڵە ڕوات ئەزمەی بەشکردنی مەعاشی هەیە جگە لە ئەزمەی کۆرۆنا جگە لە مۆزوعی کارەبا جگە لە مۆزوعی ئەو هەموو قەرزەی لەسەرەتی ئەو عەجزە گەورەی ئەمساڵ لە موازنە هەیەتی بەرنمەیەکی داڕێژراوە کە قیاداتی عێراقی گەورەشتیایە و پشتیوانی حکوومەتن هەمویان لەم بەرنمەیە کە هەموو داهاتی عێراق تەنزیم بکرێتەوە لەبەرەوەی داهاتی عێراق بەعام کوردستان و بەشەکانی تریش لە بەسڕا و لە شوێنەکانی تریش زۆری بەهەدەرە ڕوە فەسادێکی زۆری تایە حەحزابێکی زۆر و لایەنێکی زۆر سەیتەڕەیان بەسەر منفەزە حدودیەکان و بەسەر مەتارات و بەسەر ئەمە هەموو عێراقا بە هەرێمیشەوە بەرنمەیەک و قەرارێک دراوە ئەمە تەنزیم بکرێتەوە لە ژێر سەیتەڕەی حکوومەتی فیدرالی فبەشێک لەوەی کە داوا ئەکەن حکوومەتی عێراق بتوانێ داهات تەنزیم بکاتەوە لەبەرەوەی جاران وابزان باس لەواکرا 95-96% داهاتی عێراق نەوت و هیچی غازە هیچی تر نییە سا باسەکەی وابزانام 93 تر باقیەکەی تۆزی ئەم تەلەفۆن و چکە کواسنا ئەکوازرا لە عێراق ببێتە داهاتی سەرەکی وەکو بەعزە وڵاتێ ئێناکرێتەوە 93-94% داهاتی وڵاتەکەت نەوتەوە نەوتیش بەم ناشەفافیەتە لە کوردستان و لە جنوبیش ئەڕوا بۆ ئێمە بەرنمەیە بۆی عادەی نەزەر لە ئیدارەی نەوتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە فعلەن ئێمە تەوەقعکەین کە ڕوبەڕووی ئەوە ببینەوە کە بەم 250 یان بەم شێوەیە کێشە دروست بێت ئەو وەختە هەرێمی کوردستان ڕەنگە ناتوانێت چکە کۆمەڵە کۆمپانیا هەیە و کۆمەڵە هەیە ناتوانێت بەتەکیید یعنی ئێمە تەمە ناکەین ئەم یاسایە بە 250,000 بەرمیلەکە بڕوە و هەرێمی کوردستان پابند بێ و ئەگەر هەرێمی کوردستان نیەتی باش ئەیە پیشان بەغدابدا من پێم وایە لە سبەینەوە با 250,000 بەرمیل تەسلیمی بەغا بکات نیەت پاکیە کەس ناتوانێت قسە بکە ئەوسا سا حکوومەتی عێراق دێت داتایە ئەڵێەوە حکوومەتی هەرێم پابند بووە ئەوە هی مانگی یەکمان لێ وەرگرتوون بۆ کۆتایی مانگی یەک و کاتیش کە کاتی تێپەڕاندنی موازنەیە باوەڕ ناکەم ئەو کێشەیە بەو دەرەجەیە قوڵ ببێتەوە بەڵام ئەگەر هەر چاوەڕێ بنوبزانن موازنە و دواتر پابند نەبن ینی تەوەقعەکەم خراپە بێت ئەگەر قەرارەکە لە ئاستی باڵا بێت و ئەمریکا و تەنانەت بەریتانیا و مەسەلەن بانکی نێودەوڵەتی لە پشتی سندوقی نەقدە ئەمانە لە کۆمەڵی شەرتیان بۆ عێراقدا ئەگەر حکوومەتی هەرێم و بەغدا لە پرۆژه یاساکە کێشەیان بۆ دروست بوو نەیانتوانی
پابند بن و جێبەجێ بکرێت لەم حاڵەتەیە زەختی تر لەسەر هەرێمەکرێت مەسەلەن بەدەر لەوەکە لە داهاتی نەوتە ناتوانانی بڵێ زەخت دەکرێت چکە کەس ناتوانێت من پێم وایە لەگەڵ سەروبەندی مناقشەی بووجە داوا لە هەردوو لا ئەکرێ تەدەخولاتە بێ وەف دەبێت هەموو لایەک داواکەن کە ڕێکەوتنەکە بە ئاسایی بکرێ کە بووجە تێپەڕێ بەڵام بە نەتیجەش ئیتر خۆ هەندێک جار هەوڵەکان شەرت نییە سەر بگرن بەڵام بیر لە بەدیلیش بکەینەوە یعنی من هەموو جارێک ئەم پرسیارم کردووە بە ڕاشکاوی لە کۆبنەوەی تایبەتە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە بێبەغا خۆی ئیدارەی هەرێم بکە و موچەی خەڵک بدا ئەو پرسیارە زۆر لە منەکرێوەکو ڕۆژنامە منیش نایزانم کاکزانە ئەبێت چی بکرێت بۆ نمونە ئاڵەخن بەڕێز ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی 4 مانگ بەر لە ئێستاش بۆ پرسیارم کرد لە بەڕێستان بەڵام ئێستا مەسەلەن خەڵک هەیە کادری کۆمەڵی ئیسلامی و پرسیارەی لە من کردوڵێکێتی هەڵوێستی چیە بێ مەسەلەن گۆڕانە پێوتوم مەسەلەن یەکگرتووە پێوتوم ئەڵێ ئێمە ژیانمانەوێت چاویشمان لەوەی یەکێتی هەڵوێستێشی هەبێت نێزان حزبەکانی خۆیان ئاست و توانایان چەندە یەکێتی بێت چی بکات مەسەلەن ئەگەر وەکو تەوسیاتیش بێ مەسەلەن لای بۆچوونی شخصی خۆت من ئەوەندەی ئاگادار بم ینی مەسەلە ئیجتیهادی شخصی خۆم نەبێت من ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانم و پابندم بە ئەو بڕیارانەی کە حزبەکەم لە کۆبنەوەی سەرکردایەتی یا بڕیاری لێدا چکە قەراری ئێمە قەراری سەرکردایەتی و هەمووانە بێ مولزەم بین پێوەی ئەمە زۆر بە درو درێژی باس کراوە چەند کۆبنەوەی بۆ کراوە چ کۆبنەوەەوە بە تەمای لەم کایندەیەکی نزیکە لەگەڵ ساڵی تازە کۆبنەوەی تر بکەین هەر بۆ ئەم مەسلەی موچە و بووجە و بژێوی خەڵک بەڕاستی من وەکوتم نەک ڕۆژنامە نووس و خوێندەوار و خەڵکی ئەتیادی تەنانەت کەسێک ئەچی سەوزەکەی لێکڕی ئەمڕۆ بەمنی وچیمان لێدی ئەو وەزعی دۆلار چی لێ دێتەوە مەعاش دێت ئاڵاخانیانی من بۆ خۆم کە ئەچمە دەرەوە ئەم هەفتەیە کەس نەبووە لێم نەپرسێ ئاڵاخان مەعاش چی لێ دێتەوە و ئەو پرسیارە ئەی چیەکەن ئەی ئەگەر بەغدا بەتەکید ئەوان لە ئێمە پرسن ئەی ئێوە بە تەمای چین ئەی چیمان لێ ئەکەن ئەی ئەگەر بەغدا و هەرێم ڕێک نەکەوتن ئەی تاکەی ئێمە بە مەعاشە بژێن ئەی بۆ بەشەکانی تری عێراق هەر قەیرانێکی شەبێ بەڵام هیچ نەبێ خەڵک مەعاشەکەی خۆی ئەوە کەرکک ئەوە دیالەکە نزیکە لێمانەوە دوو مامۆستا لە یەک پۆلە لە یەک مەکتەبان هیچیان ئەگەر لەسەر بەغا بێ ماگانە وەرەگری و تر بە دوومان بەڵێ ینی ئێمە هەرنا مەسەلا خەڵکی عێراق ئەوە بڵێ ینی خزمەت گوزاری نییە بەڵێ ڕەوشی سەحی خراپە بڵێ گەندەڵی بەڵام خەڵکەکە هەرنا سەری مانگ مەعاشەکەی خۆی بە کاملی وەرگرتووە متەقاعیدەکە بە خانە نشینەکە کارتی بۆ کراوە ئەچێ بە کارت مەعاشەکەی خۆی وەرەگرێ ئەگەر ئەم ماگە مانگێک تاخیر بووە کۆمەڵی هەوڵی داوە حکوومەت تاخیر نەبێ و پێش هەموو کەسێ هی خانە نشینەکانی دا یعنی ئێمە هەر نەبێ ئەگەر نتوانین بوجەی تریشمان هەبێ ئیسلام کاتەیە بۆ بەرهێنان و کۆمەڵی پرۆژەی تر ڕاگرین چکە کوردستان پێشکەوتنێکی خۆی باشی بەخۆی بینیوە مقارن ناکرێ و بێویژدانیە گەر بڵێ لە ڕووی جادەوە لە ڕووی خزمەت گوزاری تەندروستی و مەکتەبشتەوە بەڵام مەعاش ضرورەتی ئینسانە ئیسیحقاقی خۆیەتی مامۆستایە فەرمانبەرە تەنانەت بازاریش پێویستی بەو مەعاشە هەیە بۆیە بڵێ ئەبێ بەجددی بیری لێ بکەنەوە ئەگەڕێمەوە بۆی لە پرسیارەکەی جەناب دەرنەچم ئێمە لە یەکێتیان بەگشتی و بە تەواوەتی خەنمان لە مۆزوع ئەخواردەوە و هاوسەرۆکەکانمان دایمەن بەردەوام لەسەر خەتن لەگەڵ بەغا لەگەڵ لایەنەکان لەگەڵ لایەنە کوردستانیەکان چێوانی لە کوردستان بەگشتی چ لە کورد سلێمانی کە ئێمە لەگەڵەوەین بەغدا و هەرێم ڕێکەون لەگەڵەوەین ئەم بوجەیە بڕوە بەڵام ئەگەر ئەم بوجەیە نەڕوە وڵی پێم وایەکێتی بیری لە بەدیل کردوتەوە بەڵام نەک ئێمە بە تەنیا من پێم وایە لەگەڵ هەموو لایەن و سیاسی و حزبە کوردستانیەکانی تر بڕیارێک بدەین کە ئەگەر بوجەکە نەڕۆیشت یان ڕۆیشت و هەرێم ئیلتیزامی نەکرد خۆ ناکرێ خەڵکی خۆمان جارێکی تر بۆ قەدەر بەجێ بێڵی زۆر ڕاست ینی ئەوە ئاوا بێدەنگ نابن نانا پلانی بیمان حازرە زۆر باشە کەواتە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە ئەم بەڵام لە ئیستەوە تاوانبارمان نەکەن پلانی بی وەکو هەجمات و هجومی دنیا حازرن بۆ چاواشەکاری قەواری کوردستان ئەوانە کەس مزایدە بەسەر کوردستانی بوون و کوردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نەکە ئێمە قسەمان لە ڕووە ئێمە ناین لە ڕوو قسە بە بەغا بڵێن و لە ژێرەوە ئیتیفاقاتی دنیامان لەگەڵ بەغایە هەیە ئێمە هەر شتێکمان هەیە ڕوبەڕوو باسیەکەین و هیچ شتێکی شاراوەمان نییە و هەر ئیتیفاقێکیش بکەین بەدەر لە حیزبە کوردستانیا هاوکار و هەواڵەکانمان نایکەین هیچ قەرارێکی ئەتوانی ئاوکەت خۆت هیچ قەرارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان پلانی بی بێ یان پلانی سی بێ یان پلان هەر پلانێک بێ لە پێناو دابینکردنی ژیانی خەڵک
ئەگاتە سەر ئەوەی دوو ئیدارەی و نازانم بچووبوونەوەی قواری هەرێمی کوردستان لێ بکەوێتەوە دڵنیا بە ئەوەی مەبەستم لەوەیە بۆی ئەمە دەست دڵنیا بە لە بەرنامەی یەکێتی نە قوارەی هەرێم کەس بۆی هەیە دەست بە ئەوە خوێنی شەهیدانی ئێمەیە خوێنی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کێک جورئەتەکە تەسلیمی بکە کەس خۆی لە ئێمە بە کوردستانتر نەزانێ باشە کەس خۆی لە ئێمە بە نیشتیمان پەروەرتر نەزانێ ئێمە تربیەتی ئەو مەدرسەی ئەو پیاوە گەورەین کە هەموو ژیانی بۆ کوردستان و سەروەری کوردستان بۆ ئاشتی سەرف کردبوو بەڵام هەرە و پیاوەش بوو چوو لە بەغا دانیشت حقوقی کورد لە بەغا وەرگێ بە عقڵ بە سیاست بە دیبلۆماسیەت بە ڕق و کینەنا سیاست بە حەقت ناکرێ سیاست بە ڕەتفعلی سلبی ناکرێ ڕۆژێ باشم و ڕۆژی دووەم ڕاکەمەوە بەغا و وەرن ئەمەم بۆ بکەن سیاست بە ڕێگەی شوێنی دیبلۆماسیە کرێ و بە دەستورە کرێ و بە قانونە کرێ لەبەرەوە ئێمە هەر لەو ڕێچکەیە دڵنیا بن هەر پلانێکی یەکێتی هەیبێت تەنها مەبەستمان یەک شتە ئارامی زۆر گرنگە ئێمە نامانەوێ خۆ پیشاندانەکان تونند و تویژی لێ بکەێت و خەڵک حەقی خۆیەتی ناڕزایی دەربڕێ مافی خۆی داوا بکە بەڵام ئێمە لەگەڵەوە نین خۆ پیشاندان بەلاڕێیە دەستی تێ بکەوێ و هەر خەڵکی هاونیشتیمانی خۆمان تیا شەهید بێ و بریندار بێ مە قابلی قوبوڵ نییە باشە بۆ لەم دەڤەرە نائارامی هەبێ لەبەرەوە لە پێناوی ئارامی و لە پێناوی بژێوی خەڵک ئێمە هەر بژاردەیەک لە چوارچێوەی نیشتیمانی بوون لەگەڵ بەغدایە بێ لەگەڵ هەر لایەکی تر بێ لەگەڵ لایەنە کوردستانیەکان بێ بیرمان لێ کردوتەوە زۆر باشە کەواتەوە وەڵامی چڕوونە بۆ بینەرەکانم باشە ئاڵاخان ینی بینە سەر دۆخی بەغداش ینی قسەیەکی تر هەیە مەسەلەن لەم چەند ڕۆژەی ئاڵ و گۆڕی دەسەڵات کە بیستی ئەم مانگەیە کە ترمپ کاتەکەی کۆتایی پێدی ئێستا ئەمڕۆ لە یادی تیرۆرکردنی قاسمی سلێمانی و مەهدی مۆهەندیسا مەسەلەن کۆمەڵی خیتاب لە ئێرانەوە دێ کۆمەڵی خیتاب لە ئەمریکاوە دێ مەسەلەن هەمووی بۆنی شەڕێگەکە تەسەورەکەی ئەمە ڕووبدات مەسەلەن بە تایبەتی ئێران ئەڵێ ئەمە تۆڵە ئەەکەینەوە بەڵام لە ناو ئەمریکا تۆڵەکەینەوە ڕەنگە بە سەربازی نەکەینەوە ئەمریکا مەسەلەن دڕدۆنجێکەیە لەم بارەوە ئەمە بەرەو کوێ هەنگاوێت حتا بۆ دۆخی سەربازی و گرژی و ئاڵۆزەکانی بەغداش کێشەی ئێران ئەمریکا کۆنا تازە نییە و هەر هەبوو هەرچی ئەبێت بەڵام بەداخەوە ساحی ململانیەکان عێراق بووە زۆر جار هەندێک جار ئەم کێشانە هێور بووتەوە و هەندێک جار بەپی ئیدارەی هەردوو لا کێ لە ئیداریە لە قەراری ئەمریکا لە ئەمریکا و لە ئێرانیشا بە هەر شێوە توندی کردوێتەوە بەڵام ئێمە هەردوو لا شەزانین هەندێک سیاسەتی سابتیان هەیە یعنی قابلی گۆڕان نییە کە هەردوو لا بیر لە بەرژەوەندی خۆیان و ئەمنی قەومی خۆیانەکەنەوە ئەمە مۆزوعێکە کێشەکە لەوەیە عێراق ساحەی ململانیەکەیە کەم و زۆر بەڵام بەرزترین و زۆرترین کاتی کە سیڕاعی ئەمریکا و ئێران لە عێراقا ڕەنگی دایەوە ئەو یادەی ئەو مۆزوعە بوویان ئەو مەسەلەیە بوو کە تێرۆرکردنی قاسمی سلێمانی و ئەبوو مەهدی لێکەوتەوە ئەگەر مەلاحەزە بکەی دوای ئەوە شتێکی ئەو تۆی گەورە ڕووی نەدا لە بینی ئەم دوولایە هەردووکیان هێور بوونەوە مشکلە لەوەیە عێراق ئەتوانێت هەر لە بەروی خۆی ساحەی سیاسی و گۆڕەپانی ململانێکی ئەتوانێت ڕۆڵێکی ئیجابی ببینێت بۆ هێورکردنەوەی هەردوو لاوە داوا لە هەردوو لا بکە کە عێراق نەکەنە ساحەی سیڕاع بەڵکو هەردوو لا پێویستیان بە عێراقێ بەڵام کێ بیکە کاتی خۆی جەنابی مام جەلال لەم ئیدارەی ئەدا بۆی خەڵک بزانێت جنابی مام جەلال لەگەڵ ئێرانیەکان و دواتر لەگەڵ ئەمریکیەکان دانیش لای ئەمریکیەکان چۆن باسی ئێرانیە کرد لای ئێرانیەکان چۆن مەکرد لە دوای ئەوەوە کەسێک نەهاتووە لە عێراق ئیسا بە سەرۆکوەزیران ناکرێت چونکە هەمووی بووە بە تەرەف بە تایبەتی لە دوای تشرین و لە دوای ئەو مزاهرات و خۆپیشاندانانەی لە عێراق ڕوویداوە دواتریش دوای ئەوەی ئەڵێم تێرۆرکردنی ئەو دوو کەسە لە بەغدایە ئێمە لەبەرەوەی خیتابێکی موحدمان نییە لایەنە سیاسیەکان شیعە لە ناوخۆی باسی ماڵی شیعی و بەیتی شیعیەکەن قەت بەیتی شیعی لە عێراق جارێکی تر دروست نابێتەوە چونکە ئەو مزاهرەی کە ڕوویدا ئەو هەموو 100 کەس و 800 کەسە بریندار و کوژراوی لێکەوتەوە بۆ ئەوە بوو جارێکی تر ئەم حکمی شیعە لەم لاوسنە نەمێنێت هەندێک خەڵکی مەدەنی بێن حکمڕانی عێراق بکەن بۆ ئێستاش هەست ناکەیت کە بۆ تەواوی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئەمریکا نیازێکی واهی هەیە بزانە من پرسیارێکە کەم ئێمە زۆر جا خۆمان ئەڵین ئەمریکا زۆر دۆستێکی نزیکی ئێمەیە بەڵام من تا ئیستا شتێکی وام نەبینیوە ینی سیاسەتێکی زۆر ڕوون لەوەی کە ئەمریکا ئەیەوێ ئەمە بکات ئەویش سێری مەسلحەتی خۆیەکە
ئێرانیش سێری مەسلحەتی خۆیەکە جا بۆیە پێوتم ئەسڵەن ئێمە یەکوتار نییە لە عێراقا قیاداتی شیعە هەندێکی لەگەڵ ئێرانە و خۆتان خیتابەکە هەندێکی لەگەڵ ئەمریکا هەندێڵێ ئێمە بێ ڕێککەوین لەگەڵ ئەمریکا هەندێکەڵێ ئێمە ئەمریکا بێ نێڵین لە عێراقا بمێنێ هەندێکەڵێ ئێمە بێ تەوازن لە بینی ئێران و ئەمریکا ڕ هەندێکەڵێ نامن ئەمە مقابلی کەوتارێک نەبوو کە سەرۆکی وەزیرانیش بەڵێن مەفروزە ئەو ڕسمی سیاسی دەرەوەی عێراق بکە ئەیتوانی ئەگەر وتارێکی یەکگرتووی عێراق بێ مەسەن هیچ دەبێ ئەو ڕۆڵی هێورکردنەوە ببینێ بەڵامی سەویش ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ ئەو دۆخی ئێستا لە عێراقا هەیە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە هەیە ئەوەی کە هەندێکیان لە ئەمریکا نزیکن هەند ئەمە ئەگەری پێکدادان و ئەومە دروست ناکات من پێم وانە پێکدادان و شت دروست ببێت چونکە من پێم وایە هەموو ڕاستە هەندێک ترس لەواکەن پێش لاچوونی ئەو تەسلیمکردنی ئیدارەی دەسەڵاتی ترامپ ڕەنگە ترامپ شتێ بکە تەسەوەر ناکەم و ناشزانیت یانی تر ئەمە بەرژەوەندی خۆیانە بە هیوایەوەی هیچ شتێکی خراپ ڕوونەدا بە هیوایەوەی کەوا وەزعەکان زیاتر هێورکەنەوە چکە منتیقە تەحملی شەڕێکی تر ناکە عێراق تەحملی ململانەیەکی تری و قورسی ئێران و ئەمریکا ناکە عێراق خۆی لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ئەمنیەوە ینی سەرۆک وەزیران هەوڵەدا چەک داماڵێ هەوڵەدا تەحجیمی مەسەن هەندێ لایەن بکە ینی پێشی چەند ڕۆژێک ئەگەر بزانن دیسانەوە کێشەیەک دروست بوو لە نێوان سەرۆک وەزیران و هەندێ لایەنی چەکدار من پێتەڵێم بەغدا لایەنێکی بە تەواو لەژێر کۆنتترۆلی هێزە چەکدارەکان بوو سەرۆک وەزیران خۆی نەیتوانی کە قایدی عامی قواتی مسلحی نەیتوانی بڕوا بۆ ئەو منطقەیە چوو لە مەنسوور و کازمیە سوورایەوە بەشەو ئەمە وەزعێکی سیاسی وای دروست کردووە کە تەسی لە وەزعی اقتصادی شەکاوە ئەبێ هەرێمی کوردستانیش بزانێ ئەگەر ئێوێ لەگەڵ ئەم بەغدایە هێوری کاتەوە هەرنا لە بەرژەوەندی خەڵک تا هیچ نەبێ خەڵک مەعاشەکەی بۆ بێت دەبا بێت لەگەڵ بەغدا ڕێککەوێ ئەگینا ئەو تەوەقع نەکەن ئەگەر بەغدا خراب بوو وێران بوو لە قازانجی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستانە بێ لە حاڵ نەخێر ئەبێ هەرێمی کوردستان بزانێ ئێمە بەرژەوەندیمان هەموو شتێکمان بەم عێراقەوە بەندە ینی هەرێم تاقی کردەوە ڕیفراندۆمی کرد ئەوەی کە پێی وت اقتصادی سربەخۆ ئەمەی کە من پێویستیم بە بەغانی هەمومان تاقی نەکردەوە نەمانتوانی ئیدارە بکەین لەبەرەوە ئەبێ ئێمە سیاست بکەین سیاستی ئەمری واقع بکەین ئەبێ ئێمە بەشێک بین لەوەی عێراق هێور بێت بەشێک بین لەوەی عێراق عێراقێکی دیموکراتی بێ باسی انتخاباتی پێش وەختەکرێ بەڵێ ئەنی ئەم کەشە سیاسی ئەم دۆخە سیاسیە ئەمان گەێنێتە ئەوەی کە عێراق بگاتەوەی کە ئەڵبژارنی پێشڕۆخت بکرێت بە دواکەوتنیشەوە باگەری دواکەوتنیش یانی تا ئێستا باسی شەش ناکرێت بەڵێ ئێتای سەماوعیدەکە بە ڕسمی داخلیت نەکراوە سەرۆک وەزیران داوای کردووە چکە تۆ ئەگەر شەش انتخابات بێ ئەبێ لە مانگی 4 پەرلەمان خۆی حەلکە چکە پەرلەمان 4 ساڵە انتخاباتی پێشوەخت لە کاتێکە کرێ بە پێی دەستوری عێراق ئەبێ پەرلەمان حەل بێت تایسە پەرلەمان بڕیاری حەلی خۆی نەکردووە لەبەرەوەی نازانێ ڕەوشی عێراق بەرەو چۆڕوە پەرلەمان نایەوێ حەل بێ و فەراغێکی قانونی و تەشریعی و ڕقابی دروست بێ دوای انتخابات نەکرێت لە عێراق چکە فعلەن ترسی ئەوە هەیە لە مانگی 6 انتخابات نەکرێت ڕەنگە لە ڕووی داراییەوە لە ڕووی لۆجستی و تەحزیراتەوە حکوومەت بڵێ و کۆمسیۆن بڵێ ئامادەم بەس من بە ڕاشکاوی پێتەڵێم بە معلومات بەڵێم لە ڕووی ئەمنیەوە هیچ عێراق مستعد نییە و ئامادە نیە لە شەشی ئەوە وەزع لە بەغایە و لە زۆر شارەکان لە ناسریە و لە بەسرا هەر کاتێک مزاهرات و تونند و توژی و چەک بێ کاندی چۆن بچێ حملەی انتخابی بکە لە منطقەیەک چەکداری لایەنێکی تریتیایە تۆ ئەگەر ئەمنی انتخابی نەک بۆ کاندید بۆ دەنگدەرێکیش تۆ ئەم مەحەتەیە بڕۆی دەنگ بدەی ڕەنگە تۆ بۆ کاندیدێک بڕۆی ئەم مەحەتەیە لەلایەن لایەکی ترەوە کۆنتترۆل کرابێت ئەمانە هەمووی ئێستا بەتەکیید دەبەرەوە مانگی 6 قورسە بەڕاش ینی هەرچەند من ینی پێشی هەفتەیەک لەگەڵ جنیان بلەسخار تا کۆبنوویکم هەبوو لەسەر کۆمەڵێ وەزع و هەندێک پشتی ژنان لە سەر ئاستی عێراق باسی هەڵبژاردنیشمان کرد ئەو لەگەڵ ئەوەیە کە هەوڵ بدرێ بکرێت و تاخیر نەکرێ لە مانگی 6 سەرۆک وەزیران تەکید لە شەشی حزب لە حوزە ئیرانە کاتەوە بەڵام زۆر لایەنی سیاسیش کە ئاگاداری وەزعەکەن باس لەواکەن کە لە مانگی احتیمالە بکرێ لە کۆتایی مانگیدا لەبەر ڕەوشی ئەمنی عێراق باش ئاڵەخەن ئەوم بیر نەچێت کە ئەمڕۆ لە یادی تیرۆرکردنی بۆ مەهدی مهندیسا شتێکت نووسی هەندێک لە سایتەکان وەکو ڕۆماڵی هەواڵ لایەن کردو بەڵام هەندێکیان ویستیان مەسەلەن حەزمەیەک بۆ سەر تۆ دەست پێ بکە ئەبێ ئێمە مەسەلەن ئەمانە بەکاربێنین بۆ دۆستایەتی کردن و بیخین و بەرژەوەندی هەرێمی کوردستان یا یاخود یەکتری پێ تۆمەت بارکەین من جارێکی تر ئەیڵێم من بۆ خۆم ئیزدیواجیەتم نییە لە سیاسەتە
من لە بەغدام و ئاگاداری زۆر تەفاسیلی شتم و هەموو شتێکیش ناوترێ هەندێشتیش لە کاتی خۆی ئەوترێ بۆیە من ئەمڕۆ ڕوونکردنەوەیەکم داوە هەنی ئەو شتانەی کاتی خۆی نووسیوە ینی ئەبوو مەهدی المهندس پیاوێک بوو لە معارەزەی عێراقی ئیشی لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان بە هەردوو حیزبە کوردیەکەش و لایەنەکانەوە کردووەوە کابرایەک بوو دژی سەدام گیراوە سجن کراوە ڕاونراوە و بەشێک بوو لە پرۆسەی سیاسی دوای ڕوخانی سەدام و هیچ کاتێک مووقفی نەدژی کورد بووە و نە دژی هەرێمی کوردستان بووە بەعکسەوە ڕۆڵی ئیجابی هەبووە لە مافەکانی کورد و دۆستی قیادە و سەرکردایەتیە کوردەکان بووە بەبێ ناوهێنان ئەبوو مەهدی المهندس لە شەڕی داعشە یەکێک بوو لەوانەی هاوکار بوو لەگەڵ کاتێک لە هەولێر پەنایان بردە ئێران کە فریای هەولێر بکەوێ لەگەڵ یەکێتی و ئێران و ئەبوو مەهدی و ئەمانەی تر فریای هەولێر بکەون داعش نەبێ ئەوە ئەبوو مەهدی المهندس بوو ئەبوو مەهدی المهندس من خۆم شایدم و پەرلەمانتاری کوردمان هەیە شایدە لە ساڵی 2017 بۆ یەکەم جار بە فەقەرەیەک بودجەی پێشمەرگەمان تەثبیت کرد لە قانونی موازنە قسەمان لەگەڵ ئەبوو مەهدی کرد زەختی ئەبوو مەهدی و پەیوەندی کرد بە هەموو لایەنە سیاسی و شیعەکان وتی دەبێت لەسەر داوای ئێمە و ئەو پەرلەمانتارە کوردانە بودجەی پێشمەرگە لە ناو بودجەی عێراق جیەکەنەوە بۆ یەکەم جار بوو ئەتوانن بگەڕێنەوە موازنەی 2017 و پەرلەمانتار هەیە شایدن کە دانیشت بووین و ئەو پەیوەندیەمان کرد و ئەبوو مەهدی هاتە سەرخەت هەرەمە بوو ئەبوو مەهدی مهندسەیە کە هاتنە بەغا کاتی تەوزیعکردنی پۆستەکان کۆبوونەوەیان لەگەڵ کرد چوونە ماڵەکەی داوای پشتیوانیان لێ کرد بۆی ئەم پۆستانە بۆ ئەوان بێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ ئەو شتانەی تر کاتێک دەنگماندا و هەڵبژاردن بۆ جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێرانی عێراقرا ئەمرە من خۆم هەڵبژار هەروەوتم وەکو ژنێک پێم خۆشە خۆڵ هەڵبژێرم مادام ئەم شوێنە بۆ کوردە ئەم ئەبوو مەهدی مهندسە بە تەلەفۆن پەیوەندی کرد بوو من مەشغوڵ بووم بە تەلەفۆنی پەرلەمانتارێک کە پەرلەمانتارەکە ئیسە لە پەرلەمانی عێراقا و لیژنەی داراییە توانن پرسیاری بکەن وتی ئەوە فڵان کەس قسەت لەگەڵاکە وتی تۆ کەسێکی خۆشەویستی ئێمەی واستحقاقی خۆتە ژنێکی توانات هەیە و چەند ساڵە لەپەرێ بەڵام ئەم پۆستە ئیتیفاقی سیاسیمان لەگەڵ ئەو لایەنە کردووە دەبێ بۆ ئەو لایەنە سیاسیە بێ تەواو تێگەیشتم سوپاس ئێمە ئەگەر ئەم پیاوە بڵێین دژیش تێرۆر بووە و پیاوێک بووە لە دژی سەدام ئەبوو مەهدی نە ئەنفالی کردووە و نەکیمیا بارانی کردووە زۆر بەکارهێنرێن بۆ قوتوکەی شەقام ئەم ئەبێ ئێمە واز لەم خیتابە بێنین ئەمە ڕازگۆ بین ئەبوو مەهدی دۆستان بووە چون نەماڵەکەی داوای پۆستان لێیە کرد و پشتیوانتان بێ ئێستا وەفاتی کردو ئەگە بڵێ خوا ئافریکا ئەمە بۆ بێت چاواشەکاری دروست بکرێ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتە ڕوونەکەمانەی تر ئەوەی تریش ئەوێت چاواشەکاری بکە ئەوە بزانین تر ئەم مەسیری ئەم هەرێمە بەرەو چۆوە چێ بەداخەوە کاتە ئاخیر پرسیارم بۆ بێ مەسیری ئەو هەرێمە بەرەو کوێ ئەچێ بە کورتی بێت ئیدارەی دەوڵەت جارێکی تر ئێڵێم سیاست بە عینادی ناکرێ سیاست بە چاواشەکاری ناکرێ سیاست بە هەندێک شیعارات ناکرێ سیاست بە لابردنی خەڵک ناکرێ ئەمڕۆ خەڵک ئەمڕۆ با ئەویستە باسکەین باسی کۆمەڵی دۆسیەی تر ناکەین ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان موچەی ئەوێت یان نایەوێت پرسیارێکەکەم هەرچی ئەوەی جەنابەت ئەیبین و ئێمە ناوێت هەرێم لەگەڵ بەغاڕێک کەوێ بۆی موچەکەی بێ ئەوە باس مەکە خەڵک هەندێک پەیج و هەندێک لایەنی سیاسی بە خەڵکەڵێ بەغامان بۆ چییە و ئەمە عەرەب و نازانم چی ئەگەر وا بێ بانەیە ئیتیفاق بکەن و وەفد بنێرن وایە یان نا یا بێ وەفدی سیاسی بێ مادام ئێمە ئەمانەوێ معاش بۆ خەڵکی خۆمان بێنین معنای پێویستمان پێ لەگەڵ بەغاڕێکەکەین بەغا کێ بەغام لایەنە سیاسیانێ ئێ ناکرێت تۆ بڕۆی داوای موچەی لێ بکەی لەم لاشەوە قسە بکەیت و لەم لاشەوە هانی خەڵک بدەین یان ئەگەر یەکێک سەرخۆشیەکی کرد بەلا ڕێیا بیبیت و شعاراتی قەومی زڵاخانەستا مەسەلەن خیتابێک هەیە هەرچەندە کاتەکەم تەواو بوو خەریکن دروستێکە نازانم ئەمە هەرچەندە لە شەقام جێی نەبووەوە تا ئێستا مەسەلەن ئەڵێن لەگەڵ بەغدا ڕێکەوتن و چوونە بەغدا جاشێتیەوە و کلکێتیەوە بێ خۆمان ناوماڵی خۆمان ڕێخێنەوە ئەمانە تا چەند خزمەتی خەڵکی کوردستان و قاری هەرێمی کوردستان من جارێکی تر ئەڵێم ئەم پرسیارە لای من نییە کوردستان قوارەیەکی سیاسی قوارەیەکی دەستوریە کەس ناتوانێت دەستکاری بکات ئەمە یەک پێک هاتووە لە کۆمەڵی حزبی سیاسی پەرلەمانی هەیە کاکە هێبەتێک بدەن بەو پەرلەمانە با ساحیبی قەرار بێ نظامی حکم لە عێراق پەرلەمانە ئاگادارن پەرلەمانی عێراق بە هەموو حاڵەتێکەوە چ دەنگ و ڕەنگێکی تایە قسە ئەکرێ وەزیر بانگەکرێ ڕخنە لە ڕئیس وزەرا ئەگرێ ڕخنە لە ڕئیس پەرلەمان خۆی ئەگرێ ڕخنە لە لجان هەیە شت هەیە لێگەڕێن با ئەو پەرلەمانە نوێنەرایەتی خەڵک لەوێ لە پەرلەمانە با ئەو پەرلەمانە قەرار بدا لەگەڵ حیزبە سیاسیەکان
ئەیڵێمەوە جارێت هەرێمی کوردستان ئەتوانێ بوجە و موچە و خۆشگوزەرانی خەڵک دابین بکە بێ ئەوەی لەگەڵ بەغدا ڕێککەوێ فەرموو ئەم قەرارە بدەن بۆی ناکرێەوە چاوی لەوەیە لەگەڵ بەغدا ڕێککەوتن بکرێ و موچەکە و بوجەکەی لە بەغداوە پێی بڵێ ئەپێ سیاست بکەین سیاستیش بە عقڵەکرێ بە منطقەکرێ بە قانونەکرێ بە ڕێککەوتن لەگەڵ خەکڕەکەی ئەمڕۆ کاک زانە تۆ احتیاجێکت لەگەڵ دراوسێکت بێ ئەکرێ بە شەڕ بکەی ئەکرێت تۆ قسەی پێ بڵیت و بڵیت دەبێ بەشەکەی خۆشم بدەیتێ خۆ بێ بە مفاوەزات بیکەی بە نەرمی بیکەی بە ڕێگە و شوێنە یاسێ تەنازول ناکەی لە حەقی خۆت بەڵام لە هەمان کاتەکە تۆ حاجەتەکەت ئیشەکەت لای ئەوە ئەبێ بڕێ بە عقڵ و بە دیبلۆماسیەت حاجەتەکەی خۆت و داواکەی خۆت و ئیستحقاقەکەی خۆت بکەی. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئاڵا تاالبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێزی زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای ساخ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.